باس لە شاری کلاسیکەکەین و لە نێوەندیشا کە کۆمەڵی بابەتی زۆر گرنگ هەیە کە ئێمە هەمیشە لە کەڵە شاعیرەکانمانەوە هەمیشە وەکو ئەرشیفێک و وەکو ژێرخانێکی ئەدەبی و ڕۆشنبیری بۆ ئێمە ماوەتەوە لەم نێوەندەیە کامڕۆ تەورێکمان داناوە باسی ئومێد دەکەین لە شاری کلاسیکدا بزانین مەبەستمان لە ئومێد چییە وایە تا چەند ڕنگدانەوەی لە شارەکانی ئێمە هەبووە چۆن توانیمانە ئێمە لە ڕێگەی ئەدیبان و ڕۆشنبیرانەوە کار لە سەرم بابەتانەوە ئەم چەمکانە بکەین بۆ ئێمەش بەگرنگمان زانی ئەمڕۆ گفتوگۆ لە سەرم بابەتەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر دانا ئەحمەد ئەدیب و نووسەر کە بەڕێز زانستا لە لای ئێمە میوانە دکتۆر جان بەخێر بێ زۆر خۆشحاڵ هەمیشە تۆ لە ئەدەبیاتە زۆر کاریگەرین کردووە بە تایبەتی لە بواری شار و شاری کلاسیکیشە زۆر بەوردی کارە لەسەر کردووە ئەمڕۆ بابەتێکمانەیە کە باسی ئومێد دەکەین مەبەستمان چی لە ئومێد لە ناو شاری کلاسیک پێش هەموو شتێ ئێمە ئەم چەمکە وەکوکو زاراوە کە تەماشایەکەین دوو ڕەهەندی هەیە پێش ئەوەی بێتە ناو ئەدەبیاتەوە ڕەهەندی یەکەمی بریتە لە ڕەهەندێکی فەلسەفی مێژووی ئەمە ئێغریقەکان ئێمە ئەزانین کۆمەڵی خۆیان هەبووە مەسەڵەن خۆی بارانیان هەبووە خۆی جوانیان هەبووە خۆی تاریکیان هەبووە کۆتا خۆیان بریتی بووە لە ئێلپس یعنی خوای ئومێد خوای هیوا بۆ کردویانە بە ئاخر خوا چونکە قەناعەتیان وا بووە کە ئومێد کۆتا پەناگای ئینسانە لە نەهامەتی ژیان لە دەردەسەری ژیان لە کارەساتی ژیان لەبەرەوە باندۆرە ئێمە ئەزانین کە باندۆرە سنووقێکی هەیە لە ناو فەلسەفەی کلاسیکی ئیغریقا باندۆرە ئەم ئێڵپسەی خستۆتە ناو ئەم سنووقەوە ینی قەناعەتیان وا بووە ئیغریقەکان کە ئێڵپس لە ناو ئەم سنووقەی باندۆرایە بووە بۆیە جاری یەکەم کە سەری هەڵەداتەوە ئەم ئەوەی کە پی ئەوترێ بێ هیوایی بێ ئومێدی نسکۆ سەرتاپای مرۆڤ ئەگرێتەوە لەسەر گۆی زەوی جاری دووهەم مەجبورە بێ جارێکی تر ئەو سنووقە هەڵباتەوە و هێدی بە شێوەیەکی لاواز ئەو ئێڵپسەیەتە دەرەوە ینی ئەو هیوایە ئەو ئومێدە بۆیە ئومێد هەمیشە هەنگاو بە هەنگاوێتە دەرەوە زەین ئەم زاراوەیە تحویل ئەبێتە بە حکمی ئەوەی کە پەیوەندی بە ناخی ئینسانەوە هەیە تحویل ئەبێتە ناو سایکۆلۆژیاوە ناو علم النەفسەوە لە دەروونناسیە چوار ڕەگەزی هەیە ئومێد باشە ڕەگەزی یەکەم ئەوەیە کە ئەبێ ئومێد وابەستە بێ لەگەڵ بیری ئینسانە تەرابوتێکی نەوەعی هەبێ لە نێوان ئومێد لە نێوان ئەو ئەمەلەی کە هەیە و هەمیشە تۆ قەناعی ساتێک نەبێ کە قەناعەتت نەبێ بەوەی کە ئومێد بەشێکی گەورەیە لە هزر و لە بیرکردنەوە و لە هەموو ئەو ڕووداوانی کە تۆ بەسەرت دێ لە ژیانە ئومێد بەشێکێتی خاڵی دوم ئەوەیە کە ئەبێ ئومێد بکەیتە ڕەگەزی دوم ئەوەیە ئەبێ ئومێد سیادەی هەبێ لە ناو هەموو ئەو شتانەی کە لە منتیقەی سەرەوەی مێشکی ئینسانە کۆمەڵێک بابەت هەیە لە ناو مێشکی ئینسانە ئەمێنێتەوە باشە بۆ نمونە خۆشەویستی یەکەمی ئینسان ئەمێنێتەوە باشە بۆ نمونە ڕقی یەکەمی ئینسان ئەمێنێتەوە مردنی یەکەمی ئینسان ئەمێنێتەوە بردی کەسی یەکەمی ئینسان ئەمێنێتەوە ئەبێ کار لەسەر ئەوە بکە ئینسان کە ئومێد بچێتە ئەو منتیقە هایە ئەو منتیقە بەرزە بۆچی بۆ ئەوەی کە ڕەگەزی سێهەم بێتە ئاراوە کە بریتێ لەمانەوەی هەتا سەروەر نەبێ نامێنێتەوە باشە ڕەگەزی کۆتایی ئەوەیە کە ئێمە ئەبێ هیوا وەکو ئەو شوشەیە تەماشا نەکەین وەکو ئەو سەوزاییە تەماشا نەکەین وەکو مەسەلەیەکی ڕۆحی تەماشاکەین بۆ ئەوەی کە لەناو ئەو شوشەیە شابی دۆزینەوە لەناو جلەکانیشمان نابی دۆزینەوە لەو گوڵە شابی دۆزینەوە لە سیرکردنیشمان نابی دۆزینەوە لە گوێ لە بیستیشمان نابی دۆزینەوە بۆیە ڕەگەزی کۆتایی ئەوەیە کە دەبێت ئەمە وەکو مەسەلەیەکی ڕۆحانی تەماشاکرێ مەسەلەی ڕۆحانی بۆ حکمی ئەوەی کە قەبارەی نییە بارستایی نییە واتە دەکرێت لە ناو هەموو پێکهاتەیەکی مادی و گەردیلەیی ناو ئەم جیهانە بێت بۆیە ئومێد دەبێت بچێتە ناو هەموو مادەیەکەوە هەموو گەردیلەیەکەوە هەموو گەردێکەوە بۆی کە ئێمە لە هەموو شوێنێکە لەبەر چاومانە بێ و بیبینینەوە لە جاریشکە گەڕێمە بە فەلسەفە لە زانستێکمانە پێوتێ ستاتیکە علمی جەمال جوانی
ئێمە دوو جۆر جوانیمان هەیە ئەمە بە دقت حەزەکەم تەماشایکەم. یەکەم جوانیەکە کە لە ناو هودوئی ئینسانە هەیە، لە ناو زەردەخەنەیە هەیە، لە ناو قسەیەکی خۆشە لە نوکتەیەکە هەیە، لە بینینێکی جوانە هەیە، لە بینینی دیمەنێکی جوانە هەیە. باشە ئەمە پێی ئەوترێ جەمال. جۆری دووهەم ئەو جوانیە کە لە تووڕێی و ڕەشەبایەکی تونا هەیە، لە غەزەبێکی ئینسانە هەیە، لە پەڕی چاوسورکردنەوە هەیە. ئەمە پێی ئەوترێ جەلال. جەمال و جەلال ئەمە دوو مەفهومن لە عیلمی ستاتیکایە، لە عیلمی جوانناسیە جەمالە. هێمنی شاعر ئەڵێ جیلوەیی جوانی لە هەرچیدا ئەبێ خۆشم ئەوێ، لە هەرچی شتێکە جوانی هەبێ من خۆشم ئەوێ. جا ئەم جوانیە ئەو پەڕی چەپ بێ ئەو پەڕی ڕاست. ئەزانی جیلوەی جوانی لە هەرچیدا هەبێ خۆشم ئەوێ. ڕۆژێک کوشتەی مینیژۆ بوو، ڕۆژێک جیرۆیی شەدەم، شەدە سەرپۆشە. لە هەردوو حاڵەتەکە ببینم من جیرۆدێ بم. بۆ چونکە لە هەردووشانە بە چۆن جوانی ئاگەڕن. زانی ئەگەر مینیژۆڤەکە ئەبینی ئەوە جەمالە، ئەگەر شەدەکە ئەبینی ئەوە جەلالە. زانی ئەچینە لای نالی. نالی ئەڵێ ئەی هەم میزاجی ئەشکی تەڕ و گەرمی عاشقان، تۆفانی دیدە و شەرەری قەلبی وەک تەنوور، گاهێ دەبی بە ڕەوح. ئەوە زۆر جار گوێم لێ بێ خەڵک بە ڕۆحی خوێنێتەوە، غەڵەتە. ڕەوح یعنی فێن چی؟ گاهێ دەبی بە ڕەوح و دەکەی باوەشێنی دڵ، گاهێ دەبی بە دەم دەدەمێنی دەمی غرور. ئادا من قەناعەتم وایە ئێوە تێنەگەن خەڵک هەر تێمان ناگات لەبەر ئێوە تێگەن. بەڵێ وشەی هەممیزات یعنی هاو سروشت، هاو طەبیعەت. باشە نالی لە شامە ئاگری جگەر هەڵەگرێ بۆ سلێمانی. ئەم قەسیدە جوانە 42 بەیتە ئەنووسێ، زۆر جوانە بۆ سلێمانی. سلێمانی هەموو جارێکا بە شتێ، بەڵام ئەو فروستادەیی کە ئەینێرێ بۆ سلێمانی ئەو پەیکە عیبارەتە لە با، بریتە لە با. قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش بن. بۆ چونکە با بە هەموو کنوکە لە بەرێکاچێ. ئەمی ژێنێرێتە سلێمانی، ئەینێرێتە بەکرەجۆ، ئەینێرێتە شیوە سوورە، گرێتە هەموو شوێنەکان. تەماشاکە ئەڵێ ئەی هەم میزاجی ئەشکی تەڕ، فرمێسک کە لە چاوەکەوێتە خوارەوە، ئەکەوێتە خوارەوە، هەوا لێ یاسار دەبێتەوە. باشە ئەی هەم میزاجی ئەشکی تەڕ و گەرمی عاشقان. بەس ئەو دڵە کە قوڵپەیە، ئەو خوێنەی کە لە دڵایە، ئەو فرمێسەی کە لە چاوە قەتی زەمەنیەوە گەرمە. تۆفانی دیدەی شەرەر و پارچەی ئاگرە، قەلبی وەک تەنوور. ئەوە گەرمە، ئەوە جەلالە. ئەوە ئەزانی گاهێ دەبی بە ڕەوح و ئەڵێ گاهێ ئەبی بە فێنکی و دەکەی باوەشێنی دڵ، ئەوە جەمالە. گاهێ دەبی بە دەم، دەم مشەدەمەی ئاسنگەرە. ئەزانی دەمەی پێڵن بە کوردی، بە عەباری پێڵن دەم مشەدەمە. ئەها ئاسنگەر کە کوورە گەشەکاتەوە بۆ چی؟ بۆ گۆشت برژانن؟ نا، بۆ ئاسن و پۆڵاتوانەوە. ئەو کوورەیە کە ئەگەشێنێتەوە بە چی گەشێنێتەوە؟ بۆ مشەدەمەیە. ئەڵێ گاهێ دەبی بە ڕەوح و دەکەی باوەشێنی دڵ، گاهێ دەبی بە دەم بەو مشەدەمەیە دەدەمێنی دەمی غوڵ. خوێنم هەموو قوڵپەیە بووە، خوێنم هەموو گەرمەکەی بەیەکەوە. زانی بۆیە تەماشاکە نالی لە پێش 200 و ئەوەندە ساڵ لەمە پێشەوە درکی بەو دوو مەفهومە جوانە کردووە، هەم جەمال هەم جەلال. زانی بۆیە بەڕاستی کە ئەگەڕێین، یعنی کە ئەچینەوە سەر ئەو چەمکە، من هەمیشە وتومە جیاوازی دیوان ئەدەبی کلاسیک و سەرجەم قۆناغەکانی تری ئەدەب ئەوەیە لە ناو ستاتیکایە جوانی لە هەموو شوێنێکەیە. زۆر باشە دکتۆر، خاڵێکی زۆر گرنگەیە وەکو ئاماژە و پیاکە باسی هیواکەین، ومێدەکەین. ئێمە ڕاستەوخۆ تەرکیز نەخەینە سەر بەشێک لە ژیانمان کە هیوامان پێبیان، ومێدمان پێبێ و خۆشە ئاماژە و پیا. کەواتە ئەم هیوا ئومێدە
لای شاعیرەکانی ئێمە بە تایبەتی کلاسیکەکان چۆن دواون لەسەری بەڕاستی- چۆن دابەشیان کرد بەڕاستی پرسیارێکی جوانە ئینسان ئەو پەڕی حاڵەتی ناخۆشی خۆی ئەوەیە کە تووشی کارەساتی مردن بێوانە قەسیدەیەکی نالی هەیە ئەوەندە جوانە من لە دووشیان شەرحم کردووە کەس تەحەمولی نەکردووە بەس طبعا فریان ناکەین چونکە دەزانم تۆزێکی سەری سەعاتەکە دەکەیت لەبەرەوە مانێ زۆرترین زانیارەکان وەرگیت بەڵێ لەبەرەوە من دوو بەیتی ئەو قەسیدەیە شەرحەکەم ئەم بەڵێ. قەسیدەیە مێژوو نووسان دوو قسەیان لەسەری هەیە قسەی یەکەمی ئەوەیە کە نالی لە شامە و بیری حەبیباکە معشوقەکەی ئەوێ بە هەر وەسیلێک بێ ڕای کێشێ بۆ شام و لەوێ ژیان بەرنەسەر طبعا ناچێت بۆیە ڕای دووهەمی مێژوو نووسان جوانترە ئەویش ئەوەیە کە خەبەری بیستنی ئەنی هەواڵی کۆچی دوایی باوکی حەبیبا بیستێ کۆچی دوایی باوکی حەبیبە بەڵێ. ئەمەیان ڕاستە لە ئەنجا گوێم بە بکەن بەڵێ فەر ئەمەوێ بچین بۆ ناو ئەو ئیستیعارە و تەشبیهەی کە نالەیەکە باشە. کاکە لە ناو دەریایە لە ناو بەحرە بەڵێ گیان لەبەرێکەیە پێوتێ سەدەف بەڵێ. بیستوتانەوەی بەڵێ. سەدەف دەمە و بەهاران یەتە قەراغی بەحر یەتە سەرەوە یەتە بەر ڕۆشنایی کە هات ناوسکی بۆشە ئەم سەدەفە دەمێ کاتەوە باشە بۆ دەمێ کاتەوە پێویستی بە ئاوە ئاو باش بەهاران تاوتاوێ بارانێکە بارێ ها باشە. چەند قەترە ئاوێکی ئەچێتە ناو کە چۆن ناوی دایەخاتەوە کە دای خستەوەچێتەوە بنی دەریا ئەم دڵۆپی ئاوە ئەم ئێستوئۆیە لە ڕووی پێکاتێکی میایەوە تەفاعولە کاکالەیەکە لەگەڵ دیوی ناوەوە یا ڕووکاری ناوەوەی ئەو سەدەفە پاش فترەیەکی زەمانی ئەبێ بە مرواری مرواری لێ دروستە بەڕاست. ئەبێ بە مرواری خەڵگە چێ بە دوایە گەڕێەوە سەدەفە ئەیشتێنێ ینی ڕقە ئەیشتێنێ مروارێکە دەرهێنی بەیفرۆشێ پارێکی زۆرە کات و گرانبایە بە قیمەتە تەواو نەبووە بەڵێ هەندێک جار ئەم سەدەفە کە دێتە سەر ئەرز سێتە سەر قراقی بەحرەکە یەک قەترە ئاوەکەوێتە ناوی یەک قەترە بەڵێ. ئەنجا بۆ بەهاران چونکە دڵۆپی ئاوی بارانی بەهاران دڵۆپەکەی گەورەیە وەکوی زستان نییە یەک قەترەی گەورە یەک قەترە ئەکەوێتە ناو سەدەفەکەەوە باشە دایەخاتەوە چێتەوە بنی بنی دەر باش پاش ئەو تەفاعولە کیمیایی کە ڕوئە ئەوە بەنچێک برواری گەورە ئەمە بە قیبەترین نوعی مرواریە بە کوردی پێی ئەڵێن تاقانە مرواری بەڵێ. بە عەرەبی پێی ئەڵێن الدرة اليتيمة یەتیم یعنی هەتیو ڕاستە. بەڵێ. هەتیو ئەوەیە کە دایک و باوکی نەبێ وەنیە بەڵێ دایک و باوکی نەبێ نالی تەشبیهی حەبیبە ئەکا بەو دوڕەت اليتیمەیە بەو دەنکە گەورەیە بەو قیمەتە مهمە ئەڵێ گوێ بگرە ئەڵێ تاقانە یەتیمی خەلەفی ئاخری نیسان ئاخری نیسانی هەیەتی بەهارە ئەو تاوە بارانەی کە ئەبارێ دەنکە گەورەیە یەک دەنک کەوتۆتە ناو ئەم سەدەفە و چۆتە ناو بنی دەریاکەوە تاقانە یەتیمی خەلەف یعنی پاژماوە ئاخری نیسان تۆ خۆشبی سەدەف بوو بە فیدات دووربی لە ئافات سەدەفەکە باوکێتی ئەڵێ سەدەفەکەیان شکا نەما جوانی تۆ بروزی کرد جوانی تۆ دەرکەوت ئەزانی تاقانەیەتیمی خەلەفی ئاخری نیسان ئەڵێ تۆ بانگی ئەکا نیدای لێ ئەکات داوای لێ ئەکات ئەڵێ ئەی ئەو هەتیوەی کە باوکی مردوو بەڵام خۆی تاقانە دوڕەیەتیمەکە بوو مروارێت هەتیوەکە بوو ئەی مرواری هەتیو ئەی بە قیمەترین گران بەهاترین مەخلوق باشە ئەڵێ تۆ خۆشبی کورتکەیەکیشی لێم لەڵێ فڵان کەس
خۆت خۆشببیوەنی خۆتان ئەدە تۆ ڕاستە. خۆشببی سەدەف بوو بە فیدات بوو بە قوربانە ئەو مرد لە پێناوی دەرکەوتنی تۆیە ئەزانی لەبەرەوە دڵی خۆش بێ دڵی ناخۆش نەبێ چونکە بە مردنی باوکی تۆ جوانی تۆ دەرەکەوێت بە مردنی باوکی تۆ بەهای تۆ دەرەکەوێت بەڵێ بە مردنی باوکی تۆ بروزەکەی تۆ زوهورەکەی تۆ دەرەکەوی بەڵێ زۆر باشە چەند جوانە ڕاستە. باشە ئەڵێ بۆ فەوتی سەدەف حەیفە بڕێژی دوورەری ئەشک زایع مەکە دوڕدانە بە غارات و حەسارە خەزارە ئەڵێ بۆ مردنی ئەو سەدەفەی کە باوکتە حەیفە تۆ دانەی مرواری لە چاوە بێتە خوارەوە فرمێسکانە حەیفە جا تۆ تەی ئەم تەشبیهە جوانی کەشکە ئێستا بۆم باسکردی دوم سەدەف چۆنە دەمێک کاتەوانە بەڵێ بە چاوی جوانە کردەوە ڕاست ڕاستە بە دڵنیاییەوە سەیری دڵۆپی فرمێسکەکانی تەشبیه هەکا بۆ مرواریە ئەڵێ بۆ فەوتی سەدەف حەیفە بڕێژی دوورەری ئەشک کە چاوەکرێتەوە کە سەدەفەکە ئەکرێتەوە ئەنجا ئەشکەکەێتە خوارەوە ئەنجا مرۆلەکێتە خوارەوە زایع مەکە دووردانە بە غارات و حەسارە ئەڵێ ئەو مروارێ جوانانەی کە فرمێسکتە بە زایعیمەیە بە تاڵانی مەکە بۆ مردنی بۆ نەمانی ئەو سەدەفا کە باوکتە زۆر باشە دکتۆر گیان ئەو زۆر بە وە. شازێکی جوان پرسیارمان ماوە بە شازێکی زۆر جوان ڕوونکردنەوەت بۆ کرد لە ڕوونکردنەوەکەی بەڕێستانە ئەوە دەرکەوت کە شاعیرە کلاسیکەکان یعنی وای کردووە لە حەیوە کە حەسکا باوکی بمرێت بە دڵنیاییەوە یعنی کە گۆ لە ڕوونکردنەوەکە ئەگری واتێ ئەگەیرێ ڕۆشنبیرێکی تەواویان هەبووە لەسەر تەواوی بابەتەکان ئەم دەنکە مرواری ئێستا باسە کرد بۆ شێوازە جوانە ئەم سەدەفە چۆنچۆنی لە کەنار دەریا دواتر مرواری لێ دروستە بێ ئەمە بێگومان دنیابینی و ڕۆشنفکری ئەوێ تاوەکو تۆ بتوانین لە شعرەکان تا بەکاری بێنیتەوە لە شعری سەردەمی ئێستا توانراوە هیچ نەسوود لە شاعیرە کلاسیکەکان ببینرێ سوود لەو ڕۆشنبیریان لەو بیرکردنەوەیان کە بۆ ژیان هەیان بۆ ئەوان ئەمان سوودی لێ ببین و بە هەماشەوە ئومێد لە ئێستا بەکاربیانەوە دووشت هەیە زۆر گرنگە لە ناو شعری تازەیە بەڵێ خاڵی یەکەم بە حکمی سادەبوونەوەی ژیان ئێستا تەوژمێک یا بڵین مەوجەیەکی ڕووکەشگەرایی هەموو سەرتابای گۆی زەوی کردوێتەوە ئەم مەوجەیە ئەم تەوژمە کارێکی کردووە کە ئینسان سادەبێتەوە کە ئینسان قوڵ نەڕوانێ بۆشت قوڵ نەڕوانێ کە قوڵی ئینسان نەمێنێ کە بیرکردنەوەی ئینسان نەمێنێ لەبەرەوە ژیان یەکجار بێ ئەندازە سادە بۆتەوە بۆیە کە تەماشای شعری تازە ئەەکەین هەڵبەتە ئەویش بە پۆلیان بەندی هەروە بە ئاسانی نایانی ئێستا کاتی لێ باسیکەم ئەبینین کە ئەو قدرەت و توانایی کە ئەو کاتە هەبوو ئێستا نەماوە بۆ مەبەستەکە ئەوە نییە کە مرۆڤەکە ئەو توانایی نەماوە مەبەستەکە ئەوەیە کە ژیان سادەوەتەوە زانی بۆیە یەکێکی وەکو نالی کە شعری داناوە حسابی بۆ ئیقاعی ناوە کردووە بۆ هارمۆنیەتی شعرەکە کردووە ڕاست واتە کێشی شعرەکە لە تەفعیلە و لە بحوری شعری و لە دائری عروضی و حسابی بۆ قافی شعرەکە کردووە و بۆ حسابی بۆ ئەو معنا بەرزانە کردووە کە ئەشتە ناو ئەم شعرەوە هەوڵی داوە جوانترین معنا بچێتەوە شعر بۆ چونکە نالی متەئسیر بۆ نمونە بە حافظی شیرازی ئاو فەیلسوف عەظیمە باشە متەئسیر بۆ بە هەندێک لە ئەدەبیاتی کلاسیکی عەرەبی کە هەر یەکەیان بۆ خۆیان جانبێ لە جوانیبەکانی علمی منطق و کەلام لە ناو قەسیدەکانیانە بەو قوڵیە لەبەرەوە مرۆڤی ئەو سەردەمە مرۆڤێکی دامەزراو بووە ئینی مرۆڤێک بووە کە خەیاڵ بەشێک بۆ لە ژیانی بیرکردنەوە بەشێک بۆ لە ژیانی چەند لە ناو دنیای مادەیە ژیاوە هەموو جارە من و تۆ بیستین کاکی خۆم ئەڵێ ژیان لە کۆنا ژیان سادە بووە چوار مەڵە لە حەوشێکە جێگەیان بۆ تۆ مەبەستەکە ئەوە نییە ئینسان حەزی لە فەرەحی بە شوێنی زۆر نەکردووە نا مەسەلەکە ئەوە بووە ژیانەکە دوو بەش بووە بەشیشی پەیوەندی بەلایەنی ڕۆحی و خەیاڵیەوە هەبووە بەشیشی پەیوەندی بە مادیەوە هەبووە ئەو بەشەی پەیوەندی بەلایەنی مادیەکەوە بووە ئەوە کافی بۆ بووی ئەوە بەس بۆ بووی ئەو جانیبەی کە پەیوەندی بە خەیاڵەوە هەیە ئەو جانیبەی کە پەیوەندی بە لایەنی ڕۆحی ئینسانەوە هەیە ئەوە زاڵتر بووە بەسەریە بۆیە ئیبداع زیاتر بووە بۆیە قەناعەت زیاتر بووە بۆیە حتا خۆشنودبوونی ئینسان وەکو ئینسان
قدرەت و توانە و سەلیقی زیاتر بووە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم ئەو نقطەی کە باسی کە زۆر جوانە. شاعیر لەو سەردەمایەکی لە مەرجەکانی ئەوە بووە کە موسەقەفێ ڕۆشن بیر بێ بە معنای کلمە پڕ بێ. باسی هەشتێ کراوە، ینی هەشتێکی ویستی بێتی هەشتێ بکا بە شعر دەبێت لە تان و پۆی ئەو مەسەلەیە تێبگا ئەنجا بهێنتە ناو قەسیدەکەەوە. بۆ لە تۆ وایە نالی هەر خۆی هەروە زانیوێتی بۆ نمونە سەدەف چییە و چوونە ناو باران چوونە ناو سەدەفەوە چییە و ئەگەر چەند دڵۆپێک چوو چەند دڵۆپێ چەند دەنکە مرۆێکی بچوو دروستە بێ و ڕەنگە ئەو بەها زۆرەیان نەبێ و باش زانیوێتی کە مەسەن تاقانی هەتی و چییە و تاقانی مرواری هەتی ئەمە لە خۆی وەزانێتی گەڕاوە بە شوێنە لەبەرەوە دیقەت ئەدەی حتا شتی زۆر ورتەیە لە ناو ئەدەبی کلاسیکیە خۆزگە وەختمانمە هەبووە کە ئەزانم بڵێ تا تۆ سیرێکی ئەگەم لێ مەسەن بۆ نمونە لە ناو ئەدەبی کلاسیکیە ناڵێ ئەڵێ فڵان کەس دەمی بچووکە دەمی کورد لای خۆڵ ئەڵێ دەمی وەکو نوقوڵایە وانە ناوان ناڵێ ئەڵێ لەکن ئەو جەوهەری فەردە جەوهەری فەرد لە عیلمی مەنتیقا بچووکترین بەشی مادەیە کە قابلی دابەشبوون نییە ناوک ناوکی ناوکی گەردیە چۆ بۆکوێ مادە بکە بە گەردوگەر کە بە گەردی لەو گەردی لە بکە بە ناوک و ناوکە بە پڕۆتۆن و نیوترۆن و ئەلکترۆن بە دەوری ئاسوورەتەوە بچۆ بە ئەو ناوکە دەمی ئەڵێ وەگەوە وایە 400,000 جار گەوری کەنجای بیری ئەزانی لەبەرەوە ئەو قدرەت و توانە و سەلیقەیە کە ئەو کاتە هەبووە بەڕاستی ئێستا لەبەر سادەبوونەوەی ژیان ئەو سەلیقەیە لەماوە بەڕاست هەست جاوە بۆیە زەرەرێکی گەورە هەم لە ئینسان کەوتووە هەم لە حەزارەتی ئینسان کەوتووە ئینسان ئاوێنەی ئینسان شێبیرکردنەوەیەتی پێشکەوتی ئینسان شێبیرکردنەوەیەتی ئێمە قەناعەتمان بەوە هەیە کە جوانترین و چاکترین سیارە دروست کرایتر ئەمە بە پێشکەوتوترین کۆمەڵگەمان هەیە بەڵام شتی تر ڕوئایە کە تۆ لایانی ڕۆحیت تێر نەبێ ئینتیحارە بێ خەڵک پەلاماری خەڵگەیە عرفی ئیجتیماعی تێگەچێ قانون نامێنێ ئەزانی لە ئەمانە ئەم جانیبانە پەیوەندیان بە ئینسان و بە پێکهاتە و بە ڕۆحیەت و بە خەیاڵی ئینسانەوە هەیە بۆیە خزمەتکردنی هەردوولاوەکو یەک ضروريە بەڵام بەداخەوە ڕەنگە مجتەمەعاتی بەشەری ئێستا سەرقاڵی لایەنی یەکەم پێنەکردووە دەستەکان